ولاية كردستان بسەرۆکایەتی جەنابی کاک نەشیروان و زۆرێک لەو باسانەی کە باسی ڕۆژن مەسەلەی یەکڕیزی خەڵکی کوردستان لە بەغدا و لە مەسەلە سیاسیەکانی عێراق و مەسەلەی ناوخۆی هەرێمی کوردستان و یەکماڵی گەلی کوردستان لە مەسەلە سیاسیەکانی ناوخۆ و بەغدا ئەوانە باسی لێوە کراوە تا ڕادەیەکی باش هاوڕابووین لەسەر مەسەلەکان و ئومێ دەکەین لە ڕۆژانی داهاتووی نزیکە لایەنە سیاسیەکان پێکەوە دانیشتنێکی گەورەتر فراوانتر بکەن و ئەو شتانەی کە پێویستن بڕیاری جدی لەسەر بدرێ چونکە کاتیشمان بەدەستەوە کەمە بۆیە پێویستە پەلەی لێ بکەین. جارێکتر بەخێر بن. جارێ سوپاسی پێشوازی جەنابی مامۆستا دەکەین لە وەفدی پارتی کە ئەمڕۆ ئێمە بە خزمەتی گەیشتین هەروەکو طبعاً ئەمە ماوەیەک بۆ حەقیقەت ئێمە حەزمان دەکرد ئەم سەردانە بکەین بەڵام بایکۆتیان کردبووین اینجا کە بایکۆتەکە شکا ئێمەش یەکەم زۆر پێمان خۆش بوو حەزیشمان کرد کە لە نزیکەوە ئەم سەردانە بکرێتن طبعاً لە برادەرانی یەکگرتوو دەستمان پێ کرد و سەردانی لایەنەکانی تریش دەکەین لەم نزیکانە لە کۆبوونەوەی ئەوەی کە مهمە بەنسبەت هەموو لایەکمان چ هەموو لایەنە کوردستانیەکان ئەوەیە کە ئێمە دەبێ بۆ خزمەتی دەستکەوتەکانی گەلی کوردستان هەوڵ بدەین پێکەوە تەفاهمێکی مشتەرەکمان هەبێ لە بەغدا. تەوەری ئەسلی گفتوگۆی ئەمڕۆی ئێمە لەگەڵ جەنابی مامۆستا لەسەر ئەو بابەتە بووە و بڕیار وایە کۆبوونەوەکانی تریش دوای ئەو کۆبوونەوەیە لەگەڵ لایەنەکانی تر و هەمووشمان ئینشاڵڵا دوای ئەوە پێکەوە دابنیشین بۆ ئەوەی هەوڵ بدەین ئەوەی کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە ئێمە پێکەوە لە بەغدا کاری بۆ بکەین. طبیعی کۆبوونەوەی ئەمڕۆی ئێمە هەر لەو چوارچێوە بوو وە سوپاسی مووقفی جەنابی مامۆستاش دەکەین حەقیقەت لەو بارەیەوە ئەو دەست پێشخەریەی کە دەستی پێدەکە و لەگەڵ لایەنەکانی تریش قسە دەکات و دوای ئەوە هەوڵ دەدرێتن کە هەمومان پێکەوە بین ئەوە بەنسبەت ئێمە لە پارتی جێی ڕێز و تەقدیر و احترامە و ئینشاءڵڵاش هەمووشمان پێکەوە بتوانین بە کۆدەنگی لە بەغدا ئامادە بین و بە کۆدەنگیشەوە لەسەر مافەکانی گەلی کوردستان کار بکەین. ئێمە ئەو ڕێککەوتنەوە نەکراوە بەڵێ ئێمە پێمان خۆشە هەمومان پێکەوە بچینە بەغدا ئەوەی کە ئێستا طبعاً معلومە وەفدی یەکەتی و پارتی پێکەوە دەچن لەم ڕۆژانی ئایندە و ئەوەی حەزی ئێمە ئەوەیە کە هەموو لایەنەکان ئێمە پێکەوە بچین لە بەغدا اینجا ئەگەر لە یەک ڕۆژیشدا نەچین بەڵام مووقفمان یەک بێ پێکەوە کار بکەین لە بەغدا. کەس بەڕەسمی داوای دۆخستنی هەڵبژاردننی لە ئێمە نەکرد بەڵێ دەکرێتن ئەوەی هەتا ئێستا مووقفی ئێمە و لە حکوومەت ئەوەیە کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا دەکرێ و هیچ لایەنێکیش بە شێوەیەکی فەرمی داوایان لە حکوومەت لە بەندە نەکردووە بۆ ئەوەی هەڵبژاردن دوا بخرێتن. قسە هەیە شت هەیە هەموو ئەو شتانە لە بینی خۆیان کردووانە بەڵام کەس بە فەرمی داوای لە حکوومەت نەکردووە بۆ دواخستنی هەڵبژاردن استحقاقێکی نەتەوەیی و نیشتیمانی و یاسایی گەلی کوردستانە ئەسڵەوەی لە کاتی خۆیان بکرێ قسە هەیە کە تەجیل بکرێ بە بەعزێ مەرج و بەعزێ داوا و بەعزێ ئەوە گفتوگۆی لەسەرەکرێ هێشتا بڕیاری وێسە نەدراوە کەواتە تا ئێستا ئێمە لەسەر ئەوەین کە سینۆ هەڵبژاردن نەکرێ ئەگەر بڕیارێکی جەماعێکی بڵین نیشتیمانی لەسەر دروست بوو دوای ئەو گفتوگۆیی کە هەیە ئەگەر بشگۆڕێ ئەوە داواکەین لە حکوومەت جەنابیان کە ئەوە بکەن بەڵام هێشتا ئەو شتانە نەبووە و ئێمە لەسەر ئەسلی مەوزوعەکە ئەڕۆین کە لە کاتی بێگومان ئێمە چوونە بەغدا وەکو بە یەک وەفد بێ یا دوو وەفد بێ زۆر قیمەتی نیە یەک هەڵوێستی گرنگە و پرۆژەمان
ئەوەی کە دانیشتێکمان هەیە ئەمانوێت پرۆژەکان تێکەڵ بکەین پێکەوە ئاگامان لە یەکتر بێ و ئەگەر گەیشتە نەتیجەیەک پێکەوە بە یەک وەفد یا بە دوو وەفد یا چۆن ئەوانە لە کاتی خۆیان والله ئەوانە هەمووی هێشتا خۆی ئامادە نەکردووە بەڵام کۆمیسیۆن دەبێ وەڵامی ئەوە بداتەوە و پێما کۆمیسیۆنیش وەڵامی داوەتەوە چەندین مانگە هیچ لەسەر ئەوە دەکەن لە ڕووی مەسائلی فەنیەوە هیچ کێشەیەک لە بەردەم هەڵبژاردن نییە لە ڕووی فەنیەوە ئەگەر لە ڕووی سیاسیەوە مەطلبێک هەبێ ئەویش هەتا ئێستا وەکو عەرزم کردن بە شێوەیەکی فەرمی کەس داوای لە حکوومەت نەکردووە بۆ ئەوەی هەڵبژاردنەکان دوا بخرێن زۆر سپاس. وشيار ليك وشيار